ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە ئامادە بووم لە مەراسیمی بڵاوکردنەوەی کتێبی ژیری دەستکرد کە نۆبەرەیەکە لەم بوارەیە ئەوەندەی من ئاگدار بم یەکەم کتێبە کە بە کوردی دەربارەی ژیری دەستکرد هاتۆتە چاپکردن و بڵاوکردنەوە لەلایەن قوتابخانەی کۆششەوە. ئەم هەنگاوە بە هەنگاوێکی زۆر گەورە ئەزانم من خۆم زۆر بەبەختەوەر ئەزانم کە ئەمڕۆ ئامادە بووم لەم بەراسیمە دەرگایەک و پەنجەرەیەک و دەلاقەیەکی نوێ بۆ مرۆڤی کورد، بۆ گەنجی کورد، بۆ مامۆستای کورد، بۆ پەروەردەکارانی کورد هاتەکایەوە. ئەم کتێبە گرنگی خۆی هەیە، گرنگیەکی ئەوتۆ کە ئێستا هەموو تاکێک لە ئێمە کە لە بواری پەروەردە کارەکەن، کە لە بواری خوێندن و لە بواری پێگەیاندن و گەشەی مرۆیی کارەکەین، پێویستیمان بەم کتێبە ئەبێ. ئەم کتێبە دوو مامۆستا، دوو پسپۆر، دوو دکتۆر کاریان لەسەر کردووە، کاری وەرگێڕان و ئامادەکردن و ڕوونکردنەوەی زۆر باش. ئەوەندەی من ئێستا چەند لاپەڕێکم لێ خوێندەوە هەستەکەم ئەم دوو پسپۆڕە دکتۆر هیمداد عەبدولقەهار و دکتۆر سەنگەر حەسەن کارێکی زۆر مەزنیان کردووە. من دەستخۆشییان لێ یەکەم. بێگومان کاری دکتۆر هیمداد هەموو نووسینەکانی دیکەی و هەموو سیمینار و ڕاهێنان و خولەکانی دکتۆر یعنی جێگای تایبەتیان هەیە و هەموو کاری جدین و هەموو پرۆژەن بۆ پێگەیاندنی گەنجان، بۆ پێگەیاندنی تاکی کورد لە کۆمەلگای ئێستامانە. دەستخۆشی لە قوتابخانەی کۆشش ئەەکەم کە ئەم هەنگاوە مەزنەی ناوە، دەستخۆشی لە هەموو لە بەڕێوەبەر و لە ستاف و لە مامۆستایانی کۆشش ئەەکەم کە بە کاری وا ئەنجامەدەن. دیسانەوە دەستخۆشی ئەەکەم لە جەنابی دکتۆر هیمداد و لە جەنابی دکتۆر سەنگەر بۆ ئەم هەوڵەیان. ئەوەندەی من ئێستا هەندێشتم لێ خوێندەوە چەند لاپەڕەیەک زۆر بە خێرایی، زمانێکی کوردی جوان، داڕشتنێکی زۆر بەپێز کە وا لە خوێنەرەکە ماندوو نەبێ و بیخوێنێتەوە و تێبگا بە خێراترین شێوە و بە کاراترین میتود ئەم کتێبە نووسراوە. زۆر سوپاس. ئەوڕۆ لە قوتابخانەی کۆشینە حکومی ئینگلیزی بەڕێز دکتۆر هیمداد و هەروەها مامۆستا سەنگەر کتێبی ژیری دەستکرد بۆ مامۆستایانی پێناساندین بە سوپاسەوە. ژیری دەستکرد یەکێکە لەو بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا بە شێوازێکی بەرفراوان تەشەنە ئەسەنێ. لە خاڵە جەوهەریەکەی ئەوەیە کە ئەو کەسێک کە بەکاری هێنێ بە شێوازێک بەکاری هێنێ. بەکارهێنانی ژیری دەستکرد بە شێوازێکی تەندروست سوودێکی زۆری هەیە لە دوو خاڵی سەرەکی. یەکێک لە خاڵانە پێدانی بیرۆکەیە، داوای هەر شتێکی لێ بکەی بە ئەگەر ئامانجە سەرەکیەکەشت نەپێچێ بە شێوازێکی زۆر ورد داواکاریەکەت جێبەجێ نەکە، بەڵام بیرۆکەیەکت ئەداتێک کە ئەتوانی سوودێکی زۆری لێ وەربگری. یەکێکتر لە سوودەکانی ئەوەیە کە کاتێکی زۆرت لۆ ئەگەڕێنەوە، ئەویش لە ڕێگەی ئەو سیستەم و پرۆگرام و داتایانەی کە لە ناو ژیری دەستکرددا هەیە، ئەویش بە بەکارهێنانی کۆمەڵێک پرۆگرامە کە ئەتوانی سوودیان لێوەرگری لە ناو سیستەمی پەروەردەدا. یەکێکتر لە سوودەکانی ژیری دەستکردەوێت کاتێکی زۆر لۆ ئەگەڕێنەوە، ئەویش لە ڕێگەی ئەو پرۆگرام و سیستەم و داتایانەی کە لە ناو ژیری دەستکرددا هەیە، ئەتوانی کاتێکی زۆر لۆ بگەڕێنەوە، ئەویش بە پێدانی کۆمەڵێک پرۆگرامی نوێ کە ئەتوانین لە ناو سیستەمی پەروەردەدا لێی سوودمەند بین. بە هیوای ئەوەی هەموو لایەک بە شێوازێکی ئەرێنی، بە شێوازێکی تەندروست بەکاری بێنین. زۆر سوپاس.